لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لەبێ خۆشحاڵمە میوارێژ بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم لە 24 کاتژمێری ڕابردوودا بەپێی راپۆرتێکی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان 25 هاوڵاتی تۆمار کراون وەکەوەی کە تووشی کۆرۆنا بوون بەپێی پشکنینەکان کە لە راپۆرتێکی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێما هاتووە 948 پشکنین کراوە لە ناو ئەو 948 پشکنینەدا 520 لە هەولێر بووە 125 لە سلێمانی بووە 300 لە دووهۆک و یەک پشکنی لە هەڵەبجە و دوانیش لە سۆران بووە دەرەنجام 25 توشببووی نوێی کۆرۆنا تۆمار کراوە 9 کەسیان لە هەولێر و 16 کەس لە سلێمانی قسە و باس لەسەر ئەم پرسەیە ئایا قۆناغی مەترسی کۆرۆنا بەردەوامە یاخود کۆرۆنا بە درێژایی کات لەگەڵمانە دەژی تا و کاتەی ڤاکسینەکەی ئەدۆزرێتەوە دکتۆر هێرش سەید سەلیم جەگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لە ستۆدیۆ لەگەڵمدا هەروە دکتۆر دیاری ئیبراهیم ئەندامی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە وەزارەتی تەندروستی لە هەولێر و لەگەڵمدایە بەخێر بێن بۆ گەرما و گەرم دکتۆر دیار لای جەنابتەوە دەست پێ دەکەم ئەگەر لە ڕووی ژمارەوە تەماشا بکەین ئەو ژمارانی کە ئێستا بڵاو دەکرێنەوە هاوشەوەی ئەو ژمارانن کە لە کاتی کەرەنتینەکردنی کوردستانە بڵاو دەکرانەوە واتە لە ڕووی ڕاگەیاندنی ژمارەی توشبوون بە کۆرۆناوە یاخود گۆڕانکاری تێدا دروست بووە شەوتان باش دەستی جەنابەت خۆش بەنسبەت ئەو پشکنیانەی کە دەکرێت بەنسبەت ئەو کەیساتانی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان تۆمار دەکرێن و بەرکەوتن بە ڤایرۆسی کۆرۆنا هەمویان تەواوکەری ئەو سەرەتایەن کە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان سەری هەڵدا و ئێستاش بە بەردەوامی هەیە و بەڵام خۆ ئەوەی دیار بوو کە کێروی ئەو ڤایرۆسە لە هەرێمی کوردستان دوای ئەوەی کە بەرز بووە دواتر گەیشتە حاڵەتێک کە تەواو گەیشتە دابەزینێکی زۆر باش بەڵام کەیسێکی زۆر کەمما لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەوەی ئێستا دەبینین زیادبوونی ئەو ڕێژەیە کە لە هەرێمی کوردستان هەیە بەڕاستی دەبێتە دەتوانین بڵێن خەتەرێکی گەورەیە لەسەر داهاتووی هاوڵاتیان دەبێتە بارگرانیەکی زۆر بۆ سەر کەرتی تەندروستی چونکە ئەوەی دەبینین زیادکردنێکی زۆر خێرایە و بە حکمی ئەوەی کە لە سەرتاوە هاوڵاتیان پابندیەکی زۆر باشیان تێدا هەبوو هاوڵاتیان گەیشت بوون لەو قناعەتەدا بوون و ڤایرۆسەکەیان وەکو خۆی وەرگرت بوو بەڵام لە ئێستادا دەبینین هاوڵاتیان بە شێوەیەکی زۆر سادەیی لەم ڤایرۆسە دەڕوانن و کە زۆر بەشان لەو قناعەتدان کە ئەو کەیسانی ئێستا توش دەبن کەیسی سادن بەڵام بەداخەوە ئەمە ئەگەر وابێ کەیس ئەگەر بەو شێوەیە بڕۆین و ئەو ڕێنمایانە بەو سادەیەوە تەماشا بکرێن تەوەقوع دەکرێت زۆر زیاتر بێت بەڵێ چۆن دەبێتە مەترسی لەسەر هاوڵاتیان ینی پێشترەمە مەترسی نەبووە لەسەر هاوڵاتیان و ئێستا تۆ باسی دەکەی بەدڵنیاییەوە لە هەمان ئەم ڤایرۆسی کۆرۆنا لە سەرتاوە هەتاوەکو ئێستا هەر هەمان ڤایرۆسە هەمان مەترسیە هەمان ئەو ڕێنمای و ئەو ڕێکارانی وەزارەت تەندروستی داینە بۆ لە بیدایەتەوە هەتا ئێستا بەردەوامین و بەردەوامی پێدەدەین ئێمە بۆ ئەوەی بتوانین باشترین ڕێ بگرین هاوڵاتیانمان توش نەبن ئەوەی بەڕێزیشتان ئەکید ئاگدارن کە ڕۆژانە و بەبەردەوامی وەزارەت تەندروستی ڕێنمایی دەردەکات بەپێی ئەو ڕێکارانەی کە دەگیرێنە بەر بۆ نمونە لە کاتیکردنەوەی ئاساییکردنەوەی دەوامی فەرمانگەکان و ئاسانکاری بۆی هاوڵاتیان بتوانن بژێوی ژیانی خۆیان دابکەن بۆی هاوڵاتیان بتوانن کاری پێویستی ڕۆژانیان لە فەرمانگەکان جێبەجێ بکەن کۆمەڵێک ڕێنمایدانە کە پابند بن و هاوڵاتیان بێن ئەو بۆ نمونە کە سەردانی شوێنێک دەکەن ماسک ببەستن گلۆڤسیان دەستکێشیان لەدەست بێت و لێک نزیک نەبنەوە بەڵام بەداخەوە ئەوەی دەبینین ئەوە ناکرێت و ئەوەیە کە مەترسیەکی گەورەیە لە زیادبوونی ئەم ڕێژەیە بەڵێ دکتۆر دیار هەر لە ڕووی ژمارەکانەوە پێشتر لەو کاتێک کە کەرەنتینە کراوە هەموو کوردستان هیچ حاڵەتێکە بۆ لە ڕۆژێکدا 25 کەس تۆمار بکرێت ڕێژەی توشبوون ئەو ڕێژانی کە توش بوونە بەڵێ ببورە ئەم ڕێژانە هەمووی کە ئێستا ئێمە لە دوای ئەوەی کە باری یەکەم لە سەرتاوە هەتاوەکو ئێستا هەمووی لە زیاد بوونە زۆر باشە دکتۆر هێرسەی سەلیم جەگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئەتوانین ئێستا ناوبنێ قۆناغێکی مەترسیدا لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا یاخود ئەمە بە درێژایی کات بۆکو لە سەرەتاشە ئاماژەم پێدا کۆرۆنا لەگەڵماندا دەژیتا و کاتێ ڤاکسینەکە دۆزرێتەوە سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت کاکتۆر دیار لە هەولێرەوە ئەلبەتە
قۆناغی مەترسیداری ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی کە ئێستا ئێمە هەستی پێەکەین ئەوەیە کە ئێستا لە ئەمری واقعدا ئێمە ئەیبینین چکە ڕاستی ئێمە لە گەڕی یەکەم ئەتوان بیڵێن بە گەڕی یەکەم و گەڕی دووەم کە ئێستا و گەڕی دووەمی ڤایرۆسی کۆرۆنایە نەک وەک شەپۆل هەمان شەپۆلە بەڵام لە گەڕی دووەمایە ئەوەی یەکەم جار ئێمە ڕوبەڕووی بووینەوە ڕاستە دۆخەکە بە شێوەیەک وا سەیرەکراکە تۆزێک ئەهوەنتر بێت بڵێن تۆزێ ئارامتر و سەقامگیرتر بوو بەهۆی ئەوەی کە ئێمە زۆربەی و حاڵەتانەی کە دەستنیشانمانە کرد لە ڕێی کەرەنتینەکانەوە بوو لە ڕێوە بەرکەوتانەوە بوو کە لە کەرەنتینەکانی ئێمە بوون واتە هێشتا سەرەتای دەرکەوتن یاخود بەبێ نیشانەی ئێمە دەستنیشانی حاڵەتەکانمانە کردووە لە هەمان کاتە هەموو ئەو حاڵەتانە بەبێ نیشانەش لە نەخۆشخانەکانی ئێمە داخڵکران و چاودێری باری تەندروستیانەکرا ئەمە وای کرد کە ئێمە بە شێوەیەکی پلە بە پلە قۆناغ بە قۆناغ بەپی استراتیژی کاری ئێمە بتوانین حاڵەتەکان بە زووی دەستنیشانکەین و چارەسەریان بۆ بدۆزینەوە و بارودۆخەکە لەسەر ئێمە بە سوچی ڕۆی بڕێەوە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە بەداخەوە ئەوەیە کە یەکەم سەرچاوی توشببوونی ڤایرۆسەکە نەزانراوە و شاراوەیە و نادیارە چکە زۆربەی و حاڵەتانی کە نیشانەکرێن بە پێی خۆیانیان بۆ نەخۆشخانەکان بە نیشانەوەیان دوای ئەو بەرکەوتەکانیان هەنێکیان بەرکەوتیان دەرەکەوێت هەنێکی ینی ئەو ژمارەی زۆری کە ئێستا هەیە زۆربەی زۆری جیاواز لە گەڕی پێشوو ئەوەیە کە هەڵگری نیشانەی ڤایرۆسی کۆرۆنان و جگە لەوە هەنێکیان ئەگەنە حاڵەتێک کە لە قۆناغی مام ناوەندان و خەریکە ئەپەڕنە سەر قۆناغی مەترسیدار ئینجایان پشکنینیان بۆکەین و ئین دەرەچێت لەبەرەوە قۆناغەکان جیاوازن ئێستا مەترسی ڤایرۆسەکە لەوەدایە کە خێرایی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بە ئاراستەیەکە کە زۆر زۆر جیاوازە لە جاری پێشوو کە ئێمە بەراورد بە جاری پێشوو لە فترەیەکی زەمەنی کورتە هەر سلێمانی بە نمونە بینینەوە لە ماوەی 2 هەفتەدا 82 حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی دەستنیشان کراوە کە ئەمە خۆی لە خۆیدا زەنگێکی مەترسیدارە چکە بەو خێراییە بڵاوبوونەوەیە ئەوەمان پێ دەڵێ کە سەرچاوی بڵاوبوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا لەناو سلێمانیە زۆر زیاترە لەوەی کە جاری پێشووتر هەبوو بەوەی کە حاڵەتەکان دەستنیشان نەکراون ئایا ئەوە ماوەتەوە لە جاری پێوە لە قۆناغەکانی ڕابردوودا لەسەر تاسەری کوردستانە نەک تەنها لە سلێمانی کەرەنتینەکردن و هاتنەوەی هاوڵاتیانتان لە دەرەوە وەکو نمونەیە گوەرگرتوو بۆ سەرچاوی ڤایرۆسەکە ئێستا لەم قۆناغە چی وەکو سەرچاوە وەراگرن چۆن ئایان دۆزنەوە ئێمە ئەوە جیاوازیەکە لەوەیدا ئێمە جاران خەڵکمان کەرەنتینا کرد و پشکنینمان بۆەوە کرد بۆکو ڕۆتینێک دەرەکەوت کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە ئەو کاتە بەرکەوتەکانیان یا کەم بوونیانیش نەبوونیانیش ئەگەر هەش بووە هەر لە کەرەنتینەکان لە چواردەوری خۆیان ئەمان دۆزینەوە بەڵام ئەوەی ئێستا سەرچاوەکان ئەوانن کە بە قاچی خۆیان هاتوون پشکنینیان بۆ کراوە دەرکەوت و هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان ئەمانەش نازانرێ خۆیان سەرچاوە ئەسڵیەکان یاخود لە سەرچاوی ترەوە وەریان گرتووە بۆیە ژمارەکان بە خێرایی زیاد دەکات چکە فترێکی زۆر ماوەتەوە لە ناو کۆمەڵگایە لە ناو شوێنی قەرەباڵغا لە ناو خێزانەکەیە لە ناو تەواوی گەڕەچیەکە لەوانەیە کۆمەڵێکی زۆری توش کردوێ ئایا بە سەردانیکردن و بۆ شوێنی عام یاخود لە پرسێکە بەشداری کردووە یاخود چۆ بۆ مزگەوت یاخود لە حەفلەیەکی بەشداری کردووە بۆیە ژمارەکان بە خێرایی بەو شێوەیە بەرچاوە زیادی کردو. بەڵێ دکتۆر هێرش زۆر جار باس لەوە دەکرێت کە ئەمە قۆناغی دووەمە ئێستا ئاماژەت بۆ دامە کە ئەمە شەپۆلی دووەم نییە هەر درێژکراوی یەکەمەوە توانین ناوبنێت گەڕی دووەم ینی لە ڕووی زانستیەوە شەپۆلی دووەمە بەستان لە چییە؟ قورسترە بابەتەکە یاخود شێوازی نوێی ڤایرۆس دێتە ناوە هەڵبەتە ئەوەی لە عالەمە هەیە هەموو یەک شەپۆلە چکە شەپۆلی دووەم ئەوەیە کە تۆ دوای ئەوەی کۆنتترۆلی ڤایرۆسی کۆرۆنا کرا لە هەموو جیهاندا توانرات ناوی بنێ کۆتایی هێران بە ڤایرۆسی کۆرۆنا اینجا ئەگەر دەستی پێکردەوە پێڵەی شەپۆلی دووەم بەڵام ئێستا ئێمە جاری پێشوش کە کۆتایی بە هەموو کەیسەکانی ئێمە هات لە نەخۆشخانەکانمان چۆڵ کرد و هەنێک لە نەخۆشخانەکان داخران لە زۆربەی شارەکان نەماوت کۆتایی هاتوو بە ڤایرۆسی کۆرۆنا بەڵکو وتمان ڤایرۆسی کۆرۆنا ئێشتا لە ژێر کۆنتترۆلدایە بەڵام مەترسی کۆرۆنا بەردەوامە و کۆتایی نەهاتووە ئەو کۆتایی نەهاتنە کەوتەوەی ئێستا گەڕی دووەم دەرکەوتەوە کەواتە هەمان شەپۆلە بەڵام بە گەڕی دووەم دەرکەوتەوە وەکو چۆن لە یاریەکە جێمی یەکەم و جێمی دووەمەیە و ئەمەش وەکو ئەوە وایە هەمان یاریە بەڵام لە گەڕی دووەماین ئێستا بۆیە دەرکەوتنی ئەم ڤایرۆسە بۆ شێوە خێرایە جیاوازیکی هەیە لە چاو جاری پێشوودا. زۆر باشە دکتۆر دیار حکوومەتی هەرێمی کوردستان
و بە تایبەت جەنابتان کە لە وەزارەتی تەندروستی ئەندامی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرانان هیچ پلانێکی نوێتان هەیە بۆ ئەم قۆناغا یاخود هەر کار بۆ پلانە دەکەن کە لە سەرەتای ڕاگەیاندنی کەرەنتینەوە ئیشتان پێکردووە؟ دەتوانین بڵێن ئێمە لە وەزارەت تەندروستی درێژە بەو پەیامە دەدەین، درێژە بۆ پەیامی خۆپارێزیە دەدەین لە هەرێمی کوردستان کە ئەم پەیامە پەیامێکی سەرتاسەریە. ئەم پەیامە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە پشتی پێدەبەسترێت و پشتڕاستکراوەتەوە کە ئێمە هەمومان لەو مەرحەلەی ئێستادا خۆمان بپارێزین، لە شوێنی قەرەباڵغ خۆمان بە دوور بگرین، ئەو شوێنانەی کە پێویست نەکات سەردانیان نەکەین. پەیامی ئێمە بۆ هاوڵاتیان ئەوەیە کە خۆیان لەو کاتانەی کە پێویست نەبێ، لەو شوێنانی کە پێویست نەبێ سەردانی نەکەن، چونکە زۆر شت هەیە کە ئێستا خەڵک بڵێم لە شێوازی بەکارهێنانی ماسک، لە شێوازی لە وەکو کاگریتۆر باسیکی لەگەڕی یەکەم تەواو پابند بوون بە بەکارهێنانی ماسک، بە بەکارهێنانی دەستکێش. بەڵام ئێمە پەیامی ئەم جارشمان، پەیامی ئێستاشمان تەواوکەری پەیامی یەکەم جارە بۆ ئەوەی لەسەر هەمان شێوە بە هەمان بەرنامە بەردەوام بین بۆ ئەوەی خۆمان بپارێزین. پێتان وایە ئەو پلانێک کە داتان نابوو بۆ ئەم قۆناغەش ئەشێت بە تایبەت کە ئەگەر لەگەڕ یەکەمە هاوڵاتیان بەو جۆرە پابند بوو بن بە ڕێنمایەکانی تەندروستی، ئێستا دەبینین ئەو حاڵەتە زۆر کەمتر هەستی پێ دەکرێت؟ ئەوەی سەرەتا کە داماننا ئێمە توانیمان لەو ڕێمایی و ڕێکارانەی کە دانران بۆ هەموو شوێنەکان بەو شوێنانەی کە دابش کرابوون و لێکتر جیاکرابوونەوە تواندرا سوودێکی زۆر باش لەم ڕێکارانە وەربگرین. یعنی هیچ گۆڕانکاریە بۆ ڕێکارانەدا نایە. ئێستا باڕۆنتر قسە بکەین لە دوای کۆتایی هاتنی قۆناغە قورسەکانی کەرەنتینەوە دەبینین هاوڵاتیان زۆرترین کات لەسەر شەقامەکانن. حکوومەت کۆتایی بە خوێندنیێنێت چ لە ڕێگەی وەزارەتی پەروەردە چ لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵاوە. بەڵام دەبینی شەقامەکان هێشتا هەر قەرەباڵغن، خەڵک بەبێ ماسک بەبێ دەستکێش لەسەر شەقامەکانە، ڕێستۆرانت و کافتریاکان کراون. ینی پێدوانیە گۆڕانکاریەکە بێ هەر هەبێت لە پلانەکانتانە؟ بەڵێ بەتەکید بەپێی زیادبوونی ڕێژەی کەیسەکان و پلان و بەرنامەی جیاواز دەبێت. بەڵام وەکو بەڕێستان دەبینێن خۆی ئەگەر ئەو ڕێکارانی کە دانراوە بۆ هاوڵاتیان ئەگەر بێت و هەمووی چەند جارێک دووبارە کراوەوە بە شێوەی نووسرا و بە شێوەی بەرنامە لە داڕژرا و بە شێوەی کورتە ڤیددیۆ بۆ ئەوەی ئەگەر چوە شوێنێک ماسک ببەستە، ئەگەر چوە شوێنێک دەستکێش لەدەست بێ، ئەگەر هەتا پێدەگەر شوێنی قەڵەباڵغ خۆت پارێزە. بەڵام کە هاوڵاتیان پابند نەبن بەداخەوە ئەوەی کە ئێستا جێی داخە، ئەوەی کە ئێستا ئەمە ڕۆژانە ڕوبەڕووی پرسیار دەبینەوە کە هاوڵاتیانن پابند نینە بەو ڕێنمایانە. بەڵام هەرچەند ئەو ڕێنمایانە چووکە ڕێنمایی زۆر زەرور و زۆر پێویستن. بەڵام بەتەکید ئەگەر بێت و بکەوینە بارودۆخێکەوە کە بارودۆخەکە لە کۆنتترۆل نزیک لە کۆنتترۆل دەستچوون نزیک بێتەوە بەتەکید ڕێکاری نوێ دەگرینەوە. کەی لە کۆنتترۆل دەرەچێت ئەم بابەتە؟ کە ڕێژەیەک بێت لە توانای نەخۆشخانەکاندا نەمێنێت، کە ڕێژەیەک بێت لە توانای وەرگرتنی سنتەرەکانی کۆڕۆنا لە هەرێمی کوردستاندا نەمێنێت. بەڵێ لە گەڕ یەکەم داماژەتان بۆدا هەردووکتان کە هاوڵاتیان پابند بوون بەڵام ئێستا پابند نین. پرسیارەکەوەیە چارەسەر چییە؟ چۆن هاوڵاتی وا لەیەکرێ پابند بێت؟ خۆی چارەسەرەکە لەلایەن خودی هاوڵاتیان بە خۆیانەوەیە کە لە بابەتەکە بۆ خۆیان من زۆر جار باسشم کردووە. ئەم بابەتێک کە دوورە لە هەموو بابەتێکی سیاسی دوورە لە هەموو بابەتێکی دیکە کە خەڵکی تێکەڵی بکەن و کە خەڵکی وا بکەن کە بڵێن ئێمە پێویستمان بە پارێزبەندی نیە، ئێمە بۆ نمونە ئەگەر ئەوە ئیشی زیاتر ئەو کەسانی دیکەیە بەڵام زیاتر ئەوەی ئێمە دەیبینین و ئەوەی ڕۆژانە دەیبینین بابەتێکە دەیبستنەوە بە بابەتی موچە، چۆن ئێمە موچە وەرناگرین، ئێمە پابند نابین بەو ڕێنمایانە. ئەو خەڵکانی کە باز دەکەن و ئەم خەڵکانی کە ئەوە دەکەن چونکە زیاتر ئێستا سەبەبێکە کە هاوڵاتیان وەکو ڕەدفعلێک بۆ ئەو بابەتە وا دەکەن کە زۆر لە شوێنی قەڵەباڵغەوە کۆ دەبنەوە. زۆر جار من خۆم پێیان دەڵێم هۆکار چییە؟ یعنی ئەو ڕێنمایانەی کە دادەنرێت ئێوە جێبەجێ ناکەن دەیبستنەوە بۆ بابەتانەوە کە ئیشی هاوڵاتیەکی سادە نییە، ئەوە ئیشی پەرلەمانتارێکە، ئیشی حکومەتە، ئیشی وەزیرە بەڕێزەکانە بۆ ئەوەی چارەسەری ئەو دۆخەی ئێستایان بۆ بکەن و کە ڕوودابینکردنی بژێوی ژیانیانەوەیە. ئەوەی لەسەر هاوڵاتیە کە شتێکی زۆر سادەیە تاکپارێزی بکات کە
کە ئەو تاکپارێزیش لەلایەن ئەو هاوڵاتیەوە کرا دەبێتە بابەتێک کە بێتە بابەتێکی گشتگیر بۆ هەموو هاوڵاتیان سوودمەند ببن دوور ببین لەو ڤایرۆسی کۆڕۆنایە ئەوەی خۆتان دەبینن ئێستا لە هەرێمی کوردستان هیچ حاڵەتێکمان نییە کە ڕوویدا بێت تەنها یەک کەس بوو بێ دەبێ هەمیشە ئێمە وەکو بەرنامە ئەگەر یەک کەسی پۆزتیڤە بوو تەوەقوعی ئەوەی بکەی 5 تا 10 کەسی دیکە لە پشتی تۆوە هەن کە خزم و کەس و کەسوکاری نزیکی خۆتن کتۆ لە هەمان کات لەو کاتە نەتوانی زەرەر بەو کەسە بگەینی کە تۆ مەبەستە زەرەر بە کەسوکاری نزیکی خۆ دەگەینێ. بەڵێ دکتۆرت دیار لەسەر مەسلەی گومانبردن بە پەتاکە بەشێکی زۆری هاوڵاتیان گومانیان هەیە کە تەنانەت زۆر جارۆک و هەم کەیسێکی سیاسی بێ یاخود بابەتێک بێت لە سوۆسیال میدیا باس لەوە کراوەکە ئەم نەخۆشیە لە بنەڕەتدا هەر نەهاتۆتە کوردستان واتە هەربوونی نییە و تەنانەت ئەمڕۆ لە زۆر شوێن بڵاو کرایەوە کە بابەتی کەرەنتینەکردنی نوێ و بابەتی ئەم داتا نوێیانە بەشێکە لە بابەتە سیاسیەکان و بۆ ڕێگریکردنە لە خۆپیشاندان تۆ کەسێکی ئەکادیمی ینی هەر ئەکادیمیە نێو خۆتان گومانتان لەم بابەتی کۆرۆنایە هەیە بەتایبەت کە گەڕی یەکەم ناسینەوە و دۆزینەوەی نیشانەکان لە نەخۆشێکیشدا کەم بوو؟ من بە دڵنیاییەوە من وەکو خۆم وەکو کەسێک کە لە سەرتاوە هەتاوەکو ئێستا بە بەردەوامی لەگەڵ بابەتەکە بووینە ئەو کەیسانی کە تۆ مارکراینە ئەوە نییە بڵێ کەیسێک بێ تایبەت بێ بابەتێک بێ تایبەت بێ بە هەرێمی کوردستان یان تایبەت بێ بە شاری هەولێر شاری سلێمانی شاری دهۆک بابەتێکی جیهانیە بە هیچ شێوێک ئێمە ناتوانین بڵێن ئەو بابەتە تەنها بۆ شاردنەوەی هەندێک شتە ئەو کێشە سیاسیەکان و بابەتە ئیداریەکان و ئەو بابەتانەی کە کێشەی هاوڵاتیانە ئەوە دەبێت لەلایەک بێت ئەوە هیچ ڕەبتی بۆ مۆزوعەوە نییە بەڵام ئەوەی کە هەیە کێشە سیاسیەکان بەداخەوە تێکەڵکردنیان بێکەوە هیچ سوودێک بە بابەتەکە ناگەێنێت تەنها زەرەر لە هاوڵاتیان دەدرێت ئێمە هەمیشە ئەو کەیسانی کە هەیە لەلایەن دکتۆرە بەڕێزەکانەوە لە تاقیگەکانەوە پشت ڕاست دەکرێتەوە کە ئەو کەیسە بەرکەوتوی ڤایرۆسی کۆڕۆنایە ئێخۆگەر ئەگەر وابێت ئەگەر ئەو کەیساتان ئەمە هەموو هەمان بێت ئەو حاڵەتانە چۆن پۆزتیڤ دەرچوینە هاوشێوێک ئەو وڵاتانەی ترکە هەیە شتێک نییە بڵێن کە شتێک بێتن ها لە هەرێمی کوردستان بێت ببەسترێتەوە بۆ بابەتە سیاسیانە 100%. زۆر باشە دکتۆر هێرش بابەت پەیوەست بە مەسلەی گومان و هۆشیاریەکە ئێوە خۆتان لە سلێمانی ئەو بابەتانی کە پەیوەندیان بە گومانەوە هەیە ڕوبەڕوو بتانە بێتەوە خەڵک بە گومانەوە دێتە لای ئێوە یاخود بە یەقینێکەوە دێتە لاتان کە ئەو نیشانانەی تایە بەتایبەت لەمەی کێسە ناود ناگەڕی دووەمی خۆناغیەکەم سەبارەت بە هۆکاری کەمتەرخەمی یاخود لە دەستدانی متمانەی هاوڵاتی بە ڤایرۆسی کۆرۆنا دوو هۆکار هەیە لەم بابەتەیە یەکەمیان هۆکاری ئەوەی خودی ڤایرۆسەکە و دەرکەوتنی شێوەی ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان و ئەو حاڵەتانەی کە لە گەڕی یەکەمە خەڵک بوو بە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا و بە ئاسانی لێ دەرچوو و زۆربەی زۆری نەخۆشەکانی ئێمە نیشانیان نەبووە بەشێکیش لەو نەخۆشانە خۆیان بوون بە هۆکاری بڵاوکردنەوەی ئەم گومانە لەلایەن خۆیانەوە بۆ هاوڵاتیان کە ئەمانە ئەم ڤایرۆسە ئەوە نییە کە جێگەی مەترسی بێ یاخود وجودی نییە لە لەشی ئەوانە و جگە لەوەش مزایدەکردن بە بابەتی ڤایرۆسی کۆرۆنا لەلایەن هەندێک لایەنەوە یاخود لە هەندێک تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆسیال میدیا و خەڵکانێک تەنانەت خەڵکی سیاسیشی تێکەوت وای کرد کە هاوڵاتی سار بێتەوە لەسەر مەسلەی خۆپارێزی و متمانەی بە بوونی ڤایرۆسی کۆرۆنا نەبێت ئەمە یەکێ لە هۆکارەکان هۆکاری دووەمیان هۆکارەکان پێیوەستە بە حکومەت خۆی و دەسەڵات خۆیەوە لەبەرەوەی کە بابەتی ڤایرۆسی کۆرۆنا و لەگەڵ هاوکات بوو لەگەڵ ئەم ئەزمەداراییەی کە ئەزمە ئابوووریەی کە قەیرانە ئابوووریەی کە بەسەر هەرێمی کوردستان و عێراق هاو بەهۆی ئەو بارودۆخە داراییە نەخوازراوەی کە هەم عێراقی تێکەوت هەم بارودۆخی سیاسی ئەو کاتەی حکوومەتی عێراقی تەنگژەی حکوومەتی عێراقی کە لە کاتی تشکیلکردنی حکوومەتی عێراقییا بووە نەبوونی موچە و دواکەوتنی موچە گومانی لای خەڵک دروست کرد خۆتان نەزانن ئەم وڵاتی ئێمە بە تایبەتی هەرێمی کوردستان و بە تایبەتریش ناوچەی سلێمانی لەگەڵ قەیرانە ژیاوین ئێمە و گومانێک لای هاوڵاتی دروست بووە کە هەر شتێک سەر هەڵەدات دەستی حکوومەتی لە پشتەوەیە ڕەنگە لە هەنێک قەیرانە ئەمە ڕاست بێ ڕەنگە لەینا بەڵام پەیوەست بە مەسلەی کۆرۆنا
ناکرێت مامەڵە بە ژیانی هاوڵاتی بە تەندروستی هاوڵاتی بکرێت لە پێناوی ئەوەی کە موچەیەک دواخەیت و یانچی ئەوە دەسەڵات ئەبێ خۆی جوابی ئەم پرسیارە باتەوە و حکومت نەیتوانی بژێوی ژیانی هاوڵاتی سادە دابین بکە یاخود بە تەنگ دابینکردنی بژێوی ژیانی هاوڵاتیانی کەم دەرامەت یا ئەوانەی لە ژێر هێڵی هەژاریەوە بن بێت بۆی بتوانن کەرەنتینەکردن بۆی بتوانین مەسەلەی خۆپارێزی بچێتە قۆناغێکی بەرەو پێشتر وای کرد کە مەسلەی لابردنی قەدەغەی هاتوچۆ بە خێراییەکی زۆر زیاتر لەوەی کە ئێمە داوامان کردووە و تەندروستی سلێمانی کە ئێمە بە پلە چۆن لە پلیکانەیەکی داراسەرەکەوی بە پەیژەیەکی داراسەرەکەوی هاتنە خوارەوەکەی ئەبێ بە پلە بێت ئەجینا خێرا ئەکەوی ئەو کەوتنەی ئێستا ئێمە تیاین ئەوە بوو کە لە پلیکانەکانەوە زۆر بە خێرایی دابەزینە خوارەوە و هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ بەو شێوە پەلەی کە ئێستا تێکەڵاوبوونەوەیکی ناجۆر و نابەرامبەری هاوڵاتیان لە شوێنی ئیشەکان لە شوێنی کارەکان لە بازاڕەکان لە مۆڵەکان ئەوەی لێ خەڵقاوەکە ئێستا دکتۆر هێرشەوە ئێوە چۆن داواتان کرد کە قەدەغەی هاتوچۆ کۆتایی پێ بهێنرێ و حکوومەت بۆ شێوەی ئێوە کاری لەسەر نەکردووە هەڵبەتە لایەنە پەیوەندیدارەکانیش ڕاستی نەچوونە ژێرباری ئەوە لەبەرەوەی زەختێکی زۆر لەسەر پارێزگاری سلێمانی لەسەر قایمقامەتی سلێمانی و لایەنەکانی تریش هەبوو کە هاوڵاتی ئیتر لە تەحملیان نەماوە لە بینی برسێتی و لە بینی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنایە کامیان هەڵەبژێرێ هەڵبەتە خۆی خستە بەر خەتەریاتی ڤایرۆسی کۆرۆنا و بژێوی ژیانی خۆی بەلاوە گرنگتر بوو بۆی قەدەغەی هاتوچۆکە بەو شێوەیە تێپەڕێنراوە بەڕاستی ئەڵێم ئەگەر لایەنێک هەبووە دەستگیرۆیی و خەڵکی کردایە دەستبار وایە لەگەڵ هاوڵاتی لەگەڵ بژێوی ژیانی هاوڵاتی هەڵبەتە قۆناغی هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ و مەسەلەی خۆپارێزی وردە و بە پلە جێبەجێ کراوە ئێمە ژێستا ناکەوتینە بەر ئەو شاڵاوی بە پلەی کە ئێستا ڤایرۆسی کۆرۆنا بەو شێوە خێرا و بە پلەیە سەریاڵداوەتەوە. بەڵێ 16 کەیسی نوێ لە سلێمانی هەیە بۆ توژبوون بە کۆرۆنا بێژگە لە حاڵەتەکانی پێشەوە ئەمانە کەیسی سادەن هەروەکو قۆناغی یەکەم جار یاخو کەیسیان تیا مەترسیدار بێت و لە بارێکی خێراپ و لە ناکاودا بێت. ئەوەکو پێشتر ئاماژەم پێکرد جیاوازی ئەم گەڕا لەوەیە کە زۆربەی ئەو حاڵەتانی کە دەستنیشان کراون بە پێی خۆیان چوون نیشانەیان هەبووە زۆربەی حاڵەتەکان ئەو حاڵەتانەشی کە دەستنیشان کراون ڕاستە بەرکەوتیان هەیە لەوانەیە بێ نیشانە بن بەڵام ژمارەی ئەوانەی کە ئێستا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە داخڵ کراون کە نیشانەیان هەیە زۆر زیاترە لەوانەی کە لە گەڕی یەکەمە دەستنیشان کران بۆیە لە گەڕی یەکەمە حاڵەتەکان بە ئاسانی چارەسەرەکران و ئەڕۆشنە ماڵەوە بەڵام ئێستا پرۆسی چارەسەرکردن بۆ ئەو حاڵەتانەی کە ئێستا لای ئێمن هێواشترە لە چاوجاری پێشووتر و قۆناغی تێپەڕاندنی نەخۆشەکە لەوانەیە لە بازدانێکی بەخۆی بینی بێ لە چاوجاری پێشەوە بۆیە زۆربەی زۆری نەخۆشەکانمان نیشانیان هەیە و ژمارەی ئەوانەشی کە ئێستا لەوانەیە بە شێوەیەکی سەختتر یا دژوارتر ڤایرۆسەکەیان گرتووە زیاترە لە چاوجاری پێشووتر هیواداری هەرچەنە ڕاستە نەگەیشتونێتە سەر ئەوەی ئێمە بە قۆناغی کۆتایی یاخود نەخۆشمان بچێتە ژێر ئامێری هەناسەدانەوە بەڵام نەخۆشیشمان هەیە لە بارودۆخێکی تەندروستی دژواردایە. بەڵێ ئەکرێت ینی لە ڕووی زانستیشەوە ناو ئێستا ناو بندێ قۆناغە ڕاستەقینەکەی دەرکەوتنی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا هێشتا ماوە لەبەرەوە ئێمە جارێ ژمارەی توشبوون تا بەو خێراییە زیاد بکە هەڵبەتە ژمارەی ئەوانەشی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان و بە نیشانەوە دەرەکەون زیادەکەوە ژمارەی ئەوانەشی کە لە قۆناغی مامناوەند و سەخت دابن ئەوانش زیادەکە و ئەگەر ژمارەی توشبوون بەرەو زیادبوون بڕوە هەڵبەتە ئەمە ئەگاتە قۆناغی کۆتایی کە لەواچێت پێویستمان بەوە بێت نەخۆشیش بچێتە ژێر ئامێری هەناسەدان بۆیە ئەم قۆناغە بە قۆناغێکی مەترسیدارتر لە هەموو قۆناغەکانی تر سەیرەکرێت بەڵام خوا نەخواستە ئەگەر ژمارەکە زۆر لەوە زیاتری کە بەو شێوەی کە ئێستا ڕۆژانە لە سەر و دە حاڵەتەوە تۆمارەکرێت یاخود لە 5 بۆ 10 حاڵەت تۆمارەکرێت کە ژمارەیە کە جیاوازە لەو جاری پێش و ئێمە لە گەڕی پێشووە یەک دوو جار نەبێت کە ژمارەیەکی بەهوەها زۆر لە ڕۆژێکە 25 حاڵەت دەرکەوت بێ لە هەموو هەرێمی کوردستان ئەمە ئەم جارەیان زۆر جیاوازە لەوە. دکتۆر هێرش ئەنی چی بکرێت هاوڵاتی ئەم دیوە ڕاستەقینەی کە ئێوە باسیەکەن وەکو دوو کەسی تایبەت
تایبەتمەند کە ڕوبەڕووی کۆرۆنا ئەبنەوە لە 4 مانگی ڕابردوودا ئەنی هەر بەڕاستی هاوڵاتی چۆن قەنەعەت بەم قسانە بکات نەچێتە دەرەوە بەداخەوە من ینی ئەوەی کە تێبینیم کردووە لە دەستدانی متمانەی هاوڵاتی تەنها بە کۆی پرۆسەی دەسەڵاتداری و بە کۆی پرۆسەی ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنایان کردووە بە وەهمێک و ئەوانە هەر ئەوە نیە ئێستا ئێمە ژۆک و بەڕێبەراتی گشتی تەندروستی وەکو تەندروستی بەعام لە هەرێمی کوردستان خراوێنێتە ژێر پرسیارەوە کە ئایا ئێمە بووین بە داردەستی ئەم یاریە سیاسیە ئەو گەمە سیاسی کە خەڵک ناویە بات بەداخەوە ئێمە ئەو تۆمەتە ڕەتەکەینەوە چکە ئێمە خۆمان بەشێکین لە هاوڵاتی ئێمە بەشێکین لە تەندروستی هاوڵاتی و ئەرچی ئێمە وەکو بەڕێبەراتی گشتی وەکو تەندروستی کە هۆشداری بدەین لە مەترسی بڵاوبوونەوەی نەک ڤایرۆسی کۆرۆنا هەر پەتایەکە یەخەی ئەم خەڵکە ئەگرێت و هاوڵاتی پێویستە بزانێت کە ئێمە بەشێکین لەوەوە خۆشمان کە سوکارمان دەوروبەرمان هەمویان لەناو ئەو کۆمەڵگایانەوە ئێمە زیاتر لەوان معارزین بۆی ببین بە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا شاید بۆی کە ئێمە لە جاری پێشوە لە گەڕی پێشووە زیاتر لە 18 کەس لە سنووری پارێزگای سلێمانی لە پزیشک و کارمەندانی ئێمە بوون بە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا و ئێمە خۆمان لە بەرەی پێشەوەی ئەو شەڕەداین بۆ ئەوان ئێمە ئەم شەڕە نە بۆ خۆمانەکەین نە بۆ حکوومەتەکەین نە بۆ دەسەڵاتەکەین ئەمە بۆ پاراستنی تەندروستی هاوڵاتیەکەین لەبەرەوە پێویستە هاوڵاتی متمانەی بە دەستگا تەندروستیەکانە بێ ئەوەی کە ئێڵین هەموو ئەوانەیە ئەو داتایانن کە ڕاست و دقیقا و ئێمە خەڵک ناترسێنین ناتۆقێنین بەڵام هۆشداریە دەین لە خێرایی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بۆ ئەوەی بتوانێت تەندروستی هاوڵاتی پارێزراو بێت. زۆر باشە دکتۆر دیار ئەگەر ئێمە ئێستا لە قۆناغێکی ئاوا سەخت و دژوار و ڕوبەڕووی قۆناغە ببینەوە پرسیارێک ئەوەیە ئانی پێداویستی پزیشکی پێویست لەبەر دەستدا دەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قۆناغەمان حتا ئێستا دەتوانم بڵێم هەر لە سەرتاوە تاوەکو ئەمڕۆ وەکو گەڕی یەکەم بڵێن تاوەکو ئێستاش بەبەردەوامی هەموو نەخۆشخانەکان و سنتەرەکانی تایبەت بە کۆڕۆنا ئەو پێداویستی و پزیشکانەی کە پێویست بۆ ڕۆژانە بەکار بهێنرێن لەلایەن کارمەندان لەلایەن پزیشکان و بۆ ئەو نەخۆشانی بەکاربێن هەتا ئێستا لەبەرداستا هەیە و بەدوو بە سەرچاوی سەرچیش دابینکردنی ئەو بشە بودجەیە بوو بۆ بەڕێبەرایەتی گشتەکان بۆ ئەوەی دابینی بکەن و پێویستەکانیان بە پێی شارەکان بە پێی سنتەرەکان و بە پێی ڕێژەی نەخۆشەکان لەلایەن هەبێت و لە هەمان کاتیش بەشی دووەمی سەرچاوی دابینکردنی ئەم هاوکاریانە ڕێکخراوەکان بوون و قۆنسڵخانەکان بوون ئەو بەشەی کە لە کاتی ڕابردوودا بۆ ئێمەیان هینا لە وەزارەتی تەندروستی و بەشێکی کۆمپانیاکان بوون کە توانرا هەموو ئەومەیە بەپێی ئەو ڕێژە و پلانەی کە هەیە دابش بکرێت بەسەر سنتەرەکان. بەڵێ ئەو هاوکاریانە ینی کۆنسڵخانەی وڵاتان هاوکارتان بوون لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا؟ بەڵێ ئەمە دەتوانین بڵێن لە سەرەتای دەست پێکردنەوە دوای ئەوەی کە کەیس تۆمارکرا و بەرکەوتەمان هەبوو لە ڕێی نووسراوێکەوە داواکرا لە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە کە داوای هاوکاری بکرێت لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە قۆنسڵخانەکان لەو سەرچاوانەی کە دۆستی کوردن و دەیانەوێت هاوکار بن ئەوە بوو نووسراوێک کرا بۆ هەمویان بە زووترین کات کۆمەڵێک لە قۆنسڵخانەکان و دەتوانم بڵێم بە تایبەتیش قۆنسڵخانەی کۆماری چینی ملی لە سەرەتادا بە دابینکردنی تێستی مختبەری بۆ پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنا بۆیان دابین کردین و لە جاری دووەمیان ماسک بۆ سنتەرەکان هێندرا لە وەزارەتی تەندروستی ئێمە لێماوە گرتن دوای دابشمان کردن و ڕێکخراوی تەندروستی جیهانی توانی بەشێکی باش لەو هاوکاریانە بگەینێت بەڵام ئەوە دەتوانم بڵێم ئەوەی کە ڕێکخراوەکانی تریش هێنان ئەوەی کۆمپانیاکانی شێنان بەشێک بوو بەشە ڕئیسیەکە ئەو بەشە بودجەیە بوو کە دانرا بۆ ئەوەی بۆی بەڕێوەبەراتی گشتەکان بەشی خۆیانی پێدابین بکەن بەڵێ دەتوانین بڵێن ڕێکخراوەکان قۆنسڵخانەکان هاوکارمان بوون بەڵام ئەوەی لە چاوەڕوانی ئێمەدا بوو لەو چاوەڕوانیە نەبوو چاوەڕێمان دەکرد زیاتر هاوکارمان بن بەڵام ئەمەش ئەوەی ئێمە بڵێن بە نەزەری اعتیبار وەرمانگرت کە ئەوانیش کە پەیوەندیمان پێوەدەکردن لە هەمان وڵاتی خۆیان لە هەمان زروف و لە هەمان وەزعدا بوون بەڵام بەپێی توانە قۆنسڵخانەی ئەڵمانیاش هاوکاری کردین و ڕێکخراوەکانی تریش کە هەندێک ڕێکخراوی لۆکاڵی ناو خۆیمان بوون هاوکاریان کردین و بە شانازیەوە هەردوو کارگەی دەرمانی خۆماڵی لە هەرێمی کوردستان هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستانیان کرد بۆ ئێمە بتوانین ئەو شتانە وەربگرین و بیگەینە نەخۆشخانەکان و سنتەری کۆڕۆنا. دکتۆر دیارەگەر بۆ خۆناغەکانی داهاتوو ئەژمار بکەین ئەتوانی بڵێ تا ماوەی چەندە لە کوردستاندا
ئێوە وەکو وەزارەتی تەندروستی ئەلبەتە جەنابەت بەڕێوەبەری کۆگاکانی دەرمانیشی وابزەم لە وەزارەتی تەندروستی پێویستان بە پێداویستی پزیشکی نابێت بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا. بڵێ بەتەکید ئێمە ئەمڕۆ یەکێک لەو بەشانەی کە وەرمانگرت لە هاوکاریانەی کە گەیشت بەدەستمان هاوکاری وڵاتی ئیمارات بوو لە ڕێ قونسوڵخانەکانەوە گەیشت بەدەستمان ئێمە داوامان کرد دووبارە و جەنابی وەزیرش دووبارە تەکیدی کردەوە لەو بابەتە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە هاوکاری هەیە پێویستی بە پشتیوانی وڵاتان هەیە و پێویستی بە هاوکاری ڕێکخراوە نێودەوڵەتەکان هەیە چونکە بەڕێستان دەزانین سەرچاوی دارایی و وەزعی دارایی هەرێمی کوردستان هەمووی لە بارێکی محدوددایە بۆیە داوا کرا کە ئەگەر بێت و بەو شێوەیە بەردەوامین بە دڵنیاییەوە پێویستمان پێ دەبێت بەڵام هەتا ئێستا دەتوانم بڵێم بەشی دیاریکرا و بەشی پێویست لە بەردەستدا هەیە. بەڵێ لە ڕووی دابشکردنەوە دکتۆر دیار لەسەر چ بنەمایە پێداویستی پزیشکی دابشەکەن بەسەر شارەکان و بەڕێوەبەرایەتیەکانی تەندروستیدا لە ڕووی توشبوونەوە یاخود لەسەر بنەمای ژماری دانیشتوانە؟ بەپێی ئەو ڕێژە سابتەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ هەموو پارێزگاکان بۆ دانراوە لە وەزارەتی دارایی و لە حکوومەتی هەرێمی کوردستان هەم وەزارەتی دارایی و وەزارەتی تەندروستی هەموو وەزارەتەکانی تر لەسەر ئەم ڕێژەیە پشت دەبەستن ئێمە کە بۆمان دێت بە حکمی ئەوەی کە ئێمە پێشتر بۆ تەنها سێ پارێزگا دنێدرا هەولێر و سلێمانی و دوهۆک بەڵام ئێستا لە هەمان کاتدا ئێمە لە وەزارەتی تەندروستی ئێمە حەفت بەڕێوەبەرایەتی گشتیمان هەیە بۆ جگە لەو سێی کە باسم کرد ئێمە لە هەڵەبجەمان هەیە پارێزگای هەڵەبجە و دوو ئیدارەی گەرمیان ئیداری ڕاپەڕینمان هەیە و لە هەمان کاتیش بەڕێوەبەراتی گشتی تەندروستی کۆیشمان هەیە ئێمە وا دەکەین لەو هاوکاریانەی کە بۆمان دێت لەو وەزارەتی تەندروستی ڕێژێ بۆ هەمویان دانراوە بەشی هەمویان بگات وەکو خۆی کە ئەوان دێن وەری دەگرن و دەیگەن سنتەرەکانی کۆڕۆنای تایبەت بە شارەکانی خۆیان. بەڵێ دکتۆر هێرش لە ڕووی پێداویستی پزیشکیەوە ئێوە لە سلێمانی تووشی هیچ گرفتێک دەبن؟ هەڵبەتە ئێمە جاری پێشوو کە لە بیداەتی ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا لە چین دەستی پێکرد لە سلێمانی مەژوورێکی عملیاتی بە پەلەمان دروست کردووە خۆمان دەست پێشخەریمان کرد لە دابینکردنی کۆمەڵێک پێداویستی ضروری بۆ ئەو کاتە چ لە ڕووی پشکنینەوە بێت چ لە ڕووی دابینکردنی بڵێن موادی خۆپارێزی بێ ئێمە تا ئەم لەحزەیە ینی وەکو پێداویستی پزیشکی خۆپارێزی بۆ مەسەلەی کۆرۆنا باشین بەڵام خۆشببختی لەوەیە بوو کە ژمارە حاڵەتەکان بۆ شێوێ خێرا و بەرچاوە زۆر نەبووە کە بتوانین یاخود لە یەکێک لە نەخۆشخانەکانیان لە شوێنەکان پەکمان کەوت بێت لەسەر شت و لە گەڕی یەکەمیشە خۆتان نەزانن حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی دابین کرد بۆ کۆرۆنا کە ئەمەش هاوکاری کردینمە وەکووە لایەن دەستگا خێرخوازیەکان و دەستگاکانی تر وەکو کاک دکتۆر دیار باسی کرد هاوکاری کراوین بەڕادەیەک بەڵام خوانەخواستا ئەگەر ئەم هەڵمەت و ئەم مەسلەی خێرا بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەو شێوەیە بەربڵاوە درێژە بچێشێت و باری دارایی حکوومەتی هەرێمکەوەی ئێستا ئەیبینین بەو شێوەیە بێت بەدڵنیە تووشی تەنگژەیەکی سەختە بینەوە لە ڕووی پێداویستی پزیشکی چکە خۆتان نزانن ئێمە هیچ شوێنێک نییە کە ئەم ماوەیە نەبێت کۆمەڵێک کۆمپانیا توانی ویانە یەک دوو معمل لە هەولێر سلێمانی دروستکەن ئەجینا زۆربەی پێداویستی پزیشکەکانی ئێمە و کۆرێمی کوردستان لە دەروەوەی وڵاتەوە دێت خۆتان نەزانن تا ئێستا ڕێگاکان بەو شێوەیە نین و زۆربەی وڵاتان دەسەگرن بەسەر ئەو مەوادە خۆپارێزیانە کە لە وڵاتەکانیان لە سنوورەکانیان پڕنەوە ئەو بەرەوە بۆیە ئەمە تۆزێ قورسە بۆ ئێمە و ئەگەر بۆیە ئەڵێم کە ئەگەر ژماری نەخۆش یاخود بەرکەوتە زیاد کات هەڵبەتا تووشی ئەزمەیەکی لەو دکتۆر هێرش تا چەند نەخۆش تا چەند توش بوو ئێوە ناکەونە حاڵەتی ئەوەی کە تووشی کەمی پێداویستی پزیشکی ببنەوە؟ ڕاستی ئێمە و نەخۆشخانانەی کە دابینمان کردووە تایبەت بە کۆرۆنا ئێمە
وەکو استراتیژی یەکەم لە باسی سلێمانی یەکەم لەوەکو استراتیژی یەکەم لە سلێمانی ئەمە دوو نەخۆشخانەمان ئامادە کردبوو بۆ داخلکردنی نەخۆش ئەگەر لەو عەدەدە لەو ژمارەیە تێپەڕی ئەوە بە دڵنیاییەوە ئێمە لەواچێت هەم لە ڕووی دابینکردنی شوێنەوە هەم لە ڕووی دابینکردنی پێداویستیەوە پێویستمان بێت کە لەلایەنی پەیوەندیدارەوە هاوکاری بکرێن یاخود لەلایەن ڕێکخراوەکانی پەیوەست بێت. چەند کەسێ ئێمە ئێستا لە نەخۆشخانەی سەرچنار نزیکەی سەر و 45 قەڕێوەڵەمان هەیەەوە زیادیشمان کردووە بەوەیەوەی کە هەنێک شوێنی کەمان زیاتر بێتمان بۆ دابین کردووە و لە نەخۆشخانەی شەید ئاسۆی تایبەت بە کۆرۆنا ئەتوانین 200 نەخۆش داخڵکەین لەوێ و پلانی ترمان هەیە پلانی سێمان هەیە بۆی ئەگەر خوا نەخواستە ژمارەکە زیادی کرد ئەوە بێ ئەو کاتە نەخۆشخانەی تر چۆڵ بکەین و تایبەتیکەین بە کۆرۆنا بەڵام ئەمانە تەنها دابینکردنی بێد و شوێنی حەوانەوەی نەخۆش کافی نییە بۆ ئەو شوێنە ئەوەی کە زۆر گرنگ بێ پێداویستی خۆپارێزیە کە گەورەترین کێشەی زۆربەی وڵاتان بووە هەر بۆ نمونە لە ئیتالیا لە ئیسپانیا گەورەترین کێشەکە ڕوبەڕووی ئەو دەستگا تەندروستیانە بۆتەوە دابینکردنی پێداویستی خۆپارێزیە بۆ پزیشکان و کارمەندان کە مەترسیەکی زۆر گەورەیە لە کوردستان و لە سلێمانی هەمانە و کێشەیە ئێمە تا ئێستا هیچ کێشێکمان لەو بابەتە نییەوە تا ئێستا ئەوەی کە ڕۆشتۆتە پێشەوە پرۆسەکە بە زۆر بە ئارامی زۆر بە هێواشی زۆر بە چڕۆپڕی بەڕێوە چووە تا ئێستا پێداویستی پزیشکی پەکمان نەکردووە. دکتۆر هێرش لە سەرەتای کەرەنتینەکردن و بڵاوبوونەوەی ڤایرۆسە قسە باز لەسەر ئەوە بوو لە سلێمانی یاخود لە کوردستان بەرهەمێنانی دوو مادە ڕاگەیەنرا کە بۆ وەکو ڤاکسینێک یاخود وەکو چارەسەرێکی کاتیە لە ڕووی ئەم مادانەوە ئێوە بڕی پێویستان لە بەردەستدایە یاخود ئەم مادانە ئێستا لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە کاریان پێ ناکرێت. من ئەمە شتەکە بۆ ڕاستکەمەوە خۆی دووشت لە هەرێمی کوردستان دابین کراوە کە دەردینەڵە سەنعاتی خۆمان بۆ یەکەمیان مەسلەی دەرمانی کلۆرۆکوین بوو هایدرۆکسی کلۆرۆکوین کە لایەن کۆمپانیای پایۆنیرەوە دروست کراوەکو چارەسەرێک بۆ نەخۆشی کۆرۆنا یەکێک بووە لەو کۆی چارەسەرانەی کە بەپی پرۆتۆکۆڵی جیهانی و بەپی پرۆتۆکۆڵی WHO CDC ئەتلانتاوە کە لە چینی شابەکار هاتووە ئەم دەرمانە بەشێک بوو لە چارەسەری ڤایرۆسی کۆرۆنا ئەم بەرهەم هاتووە ئەوەی تریان کە بەرەماتووە مادەی VTM کە لە مادەی VTM بۆ هەڵگرتنی ڤایرۆسەکەی لە دوای ئەوەی کە سامپڵەکە وەرەگریت و خیتە ناو ئەم مادەیەوە بۆی تا ئەیگەێنیتە ئەو تاقیگەیە ئەم سامپڵە هیچی لێ بەسەر نەیەوە ئەمە لەلایەن خۆشبەختانە لەلایەن زانکۆی سلێمانی و لەلایەن زۆربەی زانکۆکانی هەرێمی کوردستانەوە ئەم مادەی VTM بەرهەم هێنراوە کە بەڕاستی ئێمە چارەسەری قەیرانێکی باشی بۆ کردین لە مەسەلەی پشکنین بۆ ڤایرۆسی کۆرۆنا و ئێسش بەردەوامە هیوادارین بتوانین ئێمە شتی تر ئەو دەرمانی چارەسەرێکە لە پایۆنێر بەرهەمهێنراوە ئەکرێ وەکو چارەسەر بەکاربێ ئەنی ڕێکخراوی بۆ هەندێک حاڵەت یان ئێمە وەکو پرۆتۆکۆڵ وایە شەرت نییە هەموو نەخۆشە پێویستی بە کلۆرۆکوین یا هایدرۆکسی کلۆرۆکوین بێت ئەمە پزیشکەکە بڕیارەدا پزیشکی چارەسەر بڕیارەدا ئایا بۆ چه حاڵەتێک بەکارهێنێت و ئێمە جگەل لەوەش مەسەلەی چارەسەر بە پلازما لە سلێمانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێم وابێ یەکەم شوێنی مەسەلەی چارەسەرکردن بە پلازمامان بەکارێنا بۆ دوو نەخۆش لەگەڕ یەکەمە و ئەم جارەش لەم ڕۆژانەی دەستمان کردووە بە پێدانی پلازما بۆ دوو نەخۆشی تر کە باری تەندروستیان تۆزێ ناجێگیر بووە خۆشبەختانە بڵێن ڕنگدانەوەی ئەم چارەسەرە لەسەر نەخۆشەکە و ئیتیجابەی نەخۆشەکان بۆ پلازما زۆر باش بووە کە ئەمە مای ئەوەیە بتوانین بیکەین بە لێکۆڵینەوەیەکی زانستی لەسەر بکرێەوە لە زۆربەی پێم وابێ دراوە بە لایەنە پەیوەندیدارە نێودەوڵەتیەکان وەکو بەحسێک تەقدیم کراوە بە ناوی بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی کە ئەمانە بۆ خۆی لە خۆیدا دەستکەوتی باشن و وەکو تاقیکردنەوە بۆ ئێمە تاقیکردنەوەی باش بوون کە تیای تا ڕادێک سەرکەوت لەسەر ئاستی ناوخۆ کوردستان یان هیچ دێکۆڵینەوەیکی نوێ ئەنجام دراوە ئەنجامتان ناوە بۆ ڕوبەڕوونەی ڤایرۆسی کۆرۆنا بەردەوام ئێمە تەڵان ئێمە لێکۆڵینەوەکان زۆرن و تیمەکانی ئێمە لە هەموو بوارەکان چ لە بواری چارەسەر چ لە بواری پشکنین چ لە بواری
بە دوواداشون یاخود خۆپارێزی یاخودەوەی کە پێڵێن خودی ڤایرۆسەکە لێکۆڵینەوە بەردەوامە بەڵام لێکۆڵینەوەکان کاتێک ئەبن بە لێکۆڵینەوەی باوەڕ پێکراو کە لەلایەن لایەنی پەیوەندیداری نێودەوڵەتیەوە ئەم لێکۆڵینەوە بڵاو بکرێتەوە و پشڕاست بکرێتەوە و ئەوان باوەڕی پێ بکەن اینجا ئێمە ئەتوانین ئەم لێکۆڵینەوەکو بە شێوەیەکی فەرمی ڕابگەێنین. بەڵێ دکتۆر دیار ئەگەر سەرنجێکی تایبەتت نەبێ ئەمێ بۆت لێ پرسم ئەگەر ئەم قۆناغە بم جۆرە بەردەوام بێ ئێوە وەکو لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە وەزارەتی تەندروستی داوا لە حکوومەتەکەن کە جارێکی دیکە هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ قۆناغی کەرانتینەی سەرتاسەری؟ بڵێ ئەوەی کە بەس ئەو سەرنجێم هەبوو لەسەر ئەو پێداویستە پزیشکیانە کە ئێستا دابین بکرێت لەلایەن وەزارەتی تەندروستیەوە وەکو کاکتۆریش باسی کرد هەرچەند دابین بکرێت لەبەرەی ئەو پێداویستە پزیشکیانە تەنها بۆ یەک جار بەکاردێت هەر کارمەندێک هەر پزیشکێک کە دەڕواتە ئەو سنتەرە بۆ یەک جار کە دەتوانێت بەکاری بێنێت و کە دێتە دەرەوە دەبێت فڕێ بدات کەواتە ئێمە دەبێت ئەو بابەتە بێنە پێشچوی خۆشمان هەرچەند ئێمە کەمیەکمان هەبێ نەتیجەی هەیە کە کۆتایی دێت کە ئەمە کۆتایی هات لە زۆر وڵاتان کە کاکتۆرش پێشتر باسی کرد کە ڕێپێ نادرێ بێت ئێرە ئەو کاتی دەبێتە بارگرانی هاوڵاتیان کە دەیانەوێت پابند نەبێن هاوڵاتیان کە دەیانەوێت تێک هەڵ ببن دەیانەوێت ئەو شتانە بکەن کە ئەوەی لە دڵی خۆیانە بیکەن ئەوە دەبێتە سەبەبی زەرەرگەیاندن بە خۆیان و بە دابینکردنی بژێوی ژیانی خۆیان و بە تێکدانی ئەو دۆخە ئاسانکاری کە ئێستادا هەیە بەڵێ بەتەکید ئەوەی کە ئێستا هەیە وای لێ دێت دەبێت ئەمرێکی واقع نابێتە داواکاریەک لەلایەن کەسێکەوە کە بڵێ من یان وەکو وەزارەتی تەندروستی دەبێت ئەو کاتە حکوومەتی هەرێم بەخۆی کە لە توانای نەما دەگات ئەو بڕیارێک کە کەرەنتینی سەرتاسەری دووبارە ڕابگەینێتەوە ئەمەش لە کاتێکدایە کە لە کاتێکدا دەبێت کە بۆ پاراستنی هاوڵاتیان کە هاوڵاتیان ئەو ئاسان ناتوانرێت سوود لەو ئاسانکاریانی حکوومەت وەربگرن چونکە بەڕێزت ئەوەی دەبینی ئەوەی لە ڕابردوو دیتمان کە لەو کاتێک کە حکوومەتی هەرێم سەرەتای دەستپێکردنی ڕێکارەکانی بە شێوەیەکی تون دەستی پێکرد لەبەر ئەوە بوو کە توانای حکوومەتی هەرێمی کوردستان توانای وەزارەتی تەندروستی محدودە ئێمە لەو کەیسانی کە توش بووین لەو ماوەی پێشتر کە سەرەتایەکە بوو کە لە گەرمی بابەتەکە بووین و پەنامان دەبرد بۆ زۆر شوێن و بۆ زۆر لایەن بۆی بتوانین بەس ئەو ماسک و ئەو گلۆڤس و ئەو دەستکێش و ئەوانە دابین بکەین بۆی بتوانین خزمەتی ئەو نەخۆشانە بکەین کە لە سنتەرەکانی کۆڕۆنان بەڵام ئێستا دەگەینە حاڵەتێک کە لە توانای خۆتدا نەبێت لە توانای حکوومەتەکەشتدا نەبێت بۆ ئەوەی ئەو شتانت بۆ دابین بکە وای لێ دێت کە هاوڵاتیان دووبارە ڕوبەڕووی ئەم ژیانە ناخۆشە ببنەوە ڕوبەڕووی ئەم بابەتە ببنەوە کە بڵێن دووبارە لە ماڵەکانتان بمێنەوە هەتاوەکو دەگەینە حاڵەتێک کە سەیتەرە لەسەر ئەوانە بکەین کە لە سنتەرەکان هەیە سەیتەرە لەسەر ئەوانە بکەین کە لە سنووری پارێزگاکان بەرکەوتەی ڤایرۆسی کۆڕۆنان ئەوەی لە جەنابەت معلومە کە لە زۆر ئەو تێستانەی کە دەکرێت هەمویان تەکلیفەیە هەمویان بە شێوەیە کە دەکرێت هاوڵاتیان لەوانە بێ بە شێوەیەکی زۆر سادەی بڕوانن کە هیچ تەکلیفەیەکی نییە شتێکی زۆر سادەیە و تەنها ماسکێکە و دەیبەستی و کۆتایی دیت بەڵام لە پشتی ئەوە بەڕێوەبەراتی گشتەکان و بەڕێوەبەرە گشتەکان ڕاستەوخۆ ئەوانە و معاناتی ئەو زروفە دەزانن معاناتی ئەو وەزع دەزانن کە پێداویستەکانیان دەبڕێت کە لە کاتێک پزیشکێک بەڕێوەبەری نەخۆشخانەیەک داوا دەکا کەیسێکی زۆرم هەیە ئەمڕۆ پێویستم بە ماسک هەیە پێویستم بە گاون هەیە پێویستم بە دەستکێش هەیە ئەمە تەنها ئەوە نییە لە سنتەرەکانی کۆڕۆنا خەڵک ببینێت تەنها لە ناو سنتەری کۆڕۆنا لە هەموو خاڵە سنووریەکان لە فڕۆکەخانەکان تیمە تایبەتەکان تیمەکانی خۆپارێزی کە لە ناو شارەکان دەگەڕێن بۆ ئەوی پشکنینی هاوڵاتیان بکەن هەموو ئەو سامپڵانی کە وەردەگیرێن پشکنینیان بۆ دەکرێت ئەم پشکنیانە کە ئێستا دەتوانم بڵێم لە دوایین بەیاننامە لە دوێنێکە دەرچوو نزیکی 7,000 تێست کراوە تاوەکو ئەمڕۆ کە ئەمەش لەم ڕێژەیە هەمووی بۆ ئەو بووە کە دڵنیا ببینەوە لەو هاوڵاتیانەی کە بەرکەوتی ئەم ڤایرۆسن دڵنیا بینەوەی کە ئێمە لە ڕێژەیەک داین لە ژێر کۆنتترۆلی خۆماندا هەیە کە ئێمە ڕێژەیەک بگەینە حاڵەتێک لە ناو هەرێمەکە لە سنوورەکانمان کە ئێمە بەخۆت دەزانی سەرڕای هەموو هەبوونی حاڵەتەکان سەرڕای محدودیەتی بارودۆخەکە بەڵام هاوڵاتیان چاویان لەوەیە حکومەت خزمەتیان بکە حکومەت پێداویستەکانیان بۆ دابین بکە لە بەرامبەر ئەوەش بە بڕوای من تەواوکەری یەکتر لەو بابەتە هاوڵاتی و لەگەڵ حکومەتە
هەر هاوڵاتیەک هەر هاوڵاتێک لە ئێستادا دەبێت ئەوە بە ئەرچی سەرشار بزانێت بە بەرپرسیاریەتەوە بڕوانێتە بابەتەکە ئەگەر هاتوو من ئیهمالم کرد لە بابەتەکە ئەمن دەکەومە ئەوەی کە زەرم هەبێ بۆ خۆم و بۆ 10 کەس و 50 کەسی دەوروبەری خۆم. دکتۆر دیاری براهیم ئەندامی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە وەزارەتی تەندروستی سوپاس کە لە هەولێرە لەگەڵماندا بووی. دکتۆر هێرش سەید سەلیم جەگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی سوپاس بۆ جەنابی شەسپاس. ئێوەش خواتان لەگەڵ.